دەشتی گەرمیانە، سوارچاکی و ڕمبازی ئەسپەکان دیمەنێکی جوان و تەواو کوردەواریانیان بە گەرمیان بەخشیوە. تەنها سوارچاکەکان چێژ لە سوارچاکی و ڕمبازی ئەسپەکانیان وەرناگرن، بەڵکو چەندین کەسی تر کە وەکو تەماشاکار ئامادەییان هەیە دیمەنی ڕمبازی ئەسپەکان خەیاڵیان دەباتەوە بۆ لای سەردەمی باو باپیرانیان کە سوارچاکی باو بووە. لە کاتێکەوە بەرەوپایز ڕۆژن دنیا فێنکی کردە ئاوا خزمانێک کۆبوونەوە بە هیچ مەبەستێک و بۆ خۆشی خۆیان و بۆ تەماشاکردنی ئەم نەریتەی خۆمان کەوا لە ناو کوردەواریە باوە حەزەکەی نەسڕێتەوە بە شێوەیەکی جوان بمێنێت و ئاوا لیسە زۆری دڵخۆش ئەم گەنجانەی ساتی ئاوا ئەو نەریتە کۆنیان گرتوێ و ئەم سوارچاکیش خۆشیەکەی لەوەیە هەر جارێکە ئێمە دەرچوونێکەکەین جار لە جار خۆشترە، یعنی هەچەنەکەی لێ بێزار نابی خۆشە و بە بەردەوامی ئێمە پێمان خۆشە فەراغێکمان دەستکەوێ و ئەم سوارچاکیە بکەین. ئەو سوارچاکانەی لە دەشتی گەرمیان کۆبوونەتەوە هەریەکەیان و خەڵکی ناوچەیەکن. سوارچاکی بە شێوەیەک ئاشنای بە یەکتری کردوون، هەست بە غەریبی ناکەن. سوارچاکەکان هەر جارە و لە ناوچەیەک کۆ دەبنەوە و میواندارێتی یەکتری دەکەن. بۆ گەیشتنە ئەو ناوچانەش ئەسپەکانیان بە سەیارە دەبەن و هەرچەندە تێچووی سەردانەکەیان کەم نییە، بەڵام چێژی ئەسپ سواری و ڕمبازی لایەنە مادیەکەی بیر بردوونەتەوە. ئەسپماینمان هەیە لە هەموو شارەکانێکترێ ناسین لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان. جار وایە لە چەمچەماڵ دەین بۆ خانەقین بۆ کەلار بەردەوام ئەم دەرچوون و گەڕانە نەمان هەیە. ئێمە تەنها هەدەفمان ڕاستە ئەرکی تێچێ سیارەی تایبەتی ئەوێ ئەبێ بە تایبەت ئەم ئەسپماینە خزمەتکەی، بەڵام تەنها بۆ خۆشی خۆمانە هیچ مەوزوعەیەکی ئەوانە نییە. ئەمە نەریتێکی کۆنە میوانماناتە لە چەمچەماڵ و لە دەربەنەوە و لەو شوێنانەوە ساڵانە ئەوە زۆر جا کۆوینەوە، جار وایە چین بۆ چەمچەماڵ، جار وایە ئەچین بۆ بەر بۆ ڕاوشت ئەوە ئەسپ سواری ڕێک خەین و لە کاتی ئەسپ سواری و ڕمبازیدا گۆرانی بێژ و شمشاڵژەنەکان بە گۆرانی و شمشاڵەکانیان هێندەی تر کەش و کۆبوونەوەکە گەرم و گۆڕتر دەکەن. دوای تاوێکی باش ئەسپ سواری و ڕمبازیش سوارچاکەکان ئەسپەکانیان فێنک دەکەنەوە. ئەوان کاتی سوارچاکی و پێکەوە بوونیان هێندە بەلاوە خۆشە، لە پڕ کات دەڕوات و تاریکی دنیا بە ئاگایان دێنێتەوە. دواتر پێکەوە نوێژی بە کۆمەڵ دەکەن. پاشان هەمویان لەسەر سفرەیەک بۆ خوانی ئێوارە کۆ دەبنەوە و هەر جارە و داوەتی سوارچاکێکن. هونەر کاکە ساردیشکێنەکان ئەوە بیوە مەلا خاوەن ماڵ بەو پەڕی دڵخۆشی و سنگفراوانیەوە خزمەتی میوانەکانی دەکات. زۆر گرنگە ئێمە ئەو نەوانی دوای ئێمە چاولێ ماکەن، ئێمە چەند مێردناڵمان لەگەڵایە ینی هەرزەکارمان لەگەڵایە بەیانی ئەوانی چاولێ ماکەن. ئێمە چۆن چاولەوانی سەرۆتری خۆمانەکەین ئەنجاری وایە پیاوێکی ڕێسپمان لەگەڵ ئێمە هەمومان دڵمان پێکرێتەوە ئەو قسەمان بۆکە بەیانی ئەوانەی دوای ئێمە شەروا بن. بێرن دەستماڵێ باتێر بگێرم دەستماڵێ بێرن باتێر بگێرم. پاش خوانی ئێوارە جارێکی تر گۆرانی و شمشاڵژەنین دەست پێ دەکەنەوە تا درنگانێکی شەو درێژە بە گۆرانی و هەڵپەڵکێ دەدەن. درنگانێکی شەو ئەسپەکان لە ئۆتۆمبیلەکان بار دەکەنەوە و هەر یەکە و بەرەو ئەو ناوچەیی خۆی دەگەڕێتەوە کە لێی هاتووە. دڵشادە نواری، دەنگی ئەمریکا، گەرمیان.